خۆشەویستان، ئێستاش گوێبیستی بابەتێک دەبن لە ژێرناوی بارودۆخی ڕژیمی کۆماری ئیسلامی و خەباتی ئازادی خوازانە لە ئێران با قەڵەمی کەریمی ئەمانی. کۆماری ئیسلامی ئێران لە ئێستادا لەگەڵ قەیرانی خوڵی ئابووری، کۆمەڵایەتی و سیاسی بەرەو ڕووبووتەوە. قەیرانە فرە ڕەهەندە ناوخۆیی و دەرەکیەکان هاوکات لەگەڵ خەبات و ناڕەزایەتی بەردەوام و ڕوو لە گەشەی جەماوەری بارودۆخێکی ئەوتوان خوڵقاندووە کە دەکرێت بە یەکێک لە دژوارترین قۆناغەکانی مێژووی ئەم ڕژیمە لە قەڵەم بدرێت. ئەم وتارە هەوڵەدات بە کورتی شیکاریەکی چینایەتی و پێکهاتەیی لە بارودۆخی ئێستای ڕژیم و خەباتی ئازادی خوازانەی کۆمەڵانی خەڵکی ئێران بخاتە ڕوو. یەکەم، بارودۆخی ئێستای ڕژیم. ئەلف، قەیرانی ئابووری و دژوازیە چینایەتیەکان. سیستەمی ئابووری ئێران بریتیە لە تێکەڵەیەک لە سەرمایەداری دەوڵەتی تایبەت و نیمچە تایبەت، واتە دامەزراوە نیمچە دەوڵەتی و سەربازیەکان. گەمارۆ دەرەکیەکان گەندەڵی سیستماتیک بەڕێوەبردنی ناکارامەی سەرچاوە و سامانە گشتیەکان و هەروەها سیاسەتە نێولیبراڵیەکان بوونەتە هۆی زیادبوونی کەلێنی چینایەتی و کەڵەکەبوونی سەروەت لە دەستی کەمینەیەکی سەر بە دەسەڵات، پەرەسەندنی هەژاری و بێکاری لە نێو چینی کرێکار و توێژەکانی خوارەوەی کۆمەلگا، هەڵاوسانی بەردەوام و دابەزینی بەهای دراوی وڵات، گوشاری ژیان و گوزەران لەسەر چینی مامناوەند و پاڵپێوەنانی بەشێکی زۆری ئەوان بەرەو چینی خوارەوەی کۆمەلگا. ئەم بارودۆخە دژوازی بەرژەوەندی نێوان چینەکانی سەرەوەی دەسەڵاتدار و چینەکانی خوارەوەی کۆمەلگەی تونتر کردوەتەوە. ب، قەیرانی مەشروعیەت و بنبەستی سیاسی. حکوومەت لەگەڵ قەیرانێکی جدی مەشروعیەت بەرەو ڕووبووتەوە کە ڕەنگدانەوەی کەلێنی نێوان بەها فەرمیەکانی ڕژیم و داواکاریە ڕاستەقینەکانی کۆمەلگایە. ئەم قەیرانە لەو بابەتانەی خوارەوە بەرچاو دەکەوێت. کەمبوونەوەی بەشداری لە هەڵبژاردنەکان و بێمتمانەیی بە پرۆسە سیاسیە فەرمیەکان، سەرکوتی توندی ناڕەزایەتیەکانی خەڵک و پێشێلکردنی سیستەماتیکی مافەکانی مرۆڤ، بەهێزکردنی دامەزراوە سەربازی و ئەمنیەکان لە ناو پێکهاتەی دەسەڵاتدا، بێتوانایی لە ئاست وەڵامدانەوە بە داواکاری بژێوی کۆمەڵایەتی و سیاسیەکان. جیم، قەیرانی ئیدۆلۆژی و فەرهەنگی. ئیدۆلۆژی فەرمی ڕژیم لەگەڵ کۆمەڵێک ئالەنگاری جدی بەرەو ڕووبووتەوە، لەوانە کەلێنی نێوان نەوەکان و مەیلینەوەی نوێ بەرەو شێوە ژیانێکی جیاوازتر، پەرەسەندنی فەزای مەجازی و دەستڕاگەیشتن بە زانیاریە جیهانیەکان، دژوازی نێوان نۆرمە فەرمیەکان و ژیانی ڕاستەقینەی خەڵک، پەرەسەندنی سێکۆلاریزمی کۆمەڵایەتی سەرەڕای هەوڵەکانی حکوومەت بۆ بە ئیسلامیکردنی کۆمەلگا. دووهەم، خەباتی ئازادی خوازانەی کۆمەڵانی خەڵکی ئێران. ئەلف، ڕاپەڕینە ناڕەزایەتیەکان و ڕەوتی پەرەسەندنیان. لەم ساڵانەی دواییدا ئێران شایەتی شەپۆلی ناڕەزایەتی جۆراوجۆر بووە کە هەر یەکەیان تایبەتمەندی خۆیان هەبووە. ئاخێزی بەفرامباری ساڵی 1396 بە تەوەری داواکاریە ئابووری و بژێویەکان زۆرتر چین و توێژەکانی خوارەوەی کۆمەلگا تێیدا بەشدار بوون. ناڕەزایەتیەکانی خەزەڵوەری 1398 لەسەر بەیەکەوە گرێدانی هەرچی زیاتری داواکاریە ئابووری و سیاسیەکان جەختی کردەوە. بزوتنەوەی ژیان ئازادی بە تەوەری داواکاریەکانی ژنان و ئازادیە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکان، مانگرتنە کرێکاری و پیشەیە پرش و بڵاوەکان بەڵام بەردەوام و بێپسانەوە لە سەرتاسەری وڵات. ئەم ئاخێزانە نیشاندەری پەرەسەندن و گەشەی هەنگاو بە هەنگاوی خەبات و ناڕەزایەتیەکان و تێپەڕبوونیان لە داواکاریە ئابووریەکانەوە بەرەو داواکاریە پێکهاتەی و سیاسیەکانن. ب، پێکهاتەی چینایەتی خەبات و ناڕەزایەتیەکان. خەباتی ئازادی خوازانە لە ئێران ئاوێتەیەکە لە هێزە چینایەتیە جیاوازیەکان. چینی کرێکار و توێژی بێبەش و زەحمەتکێشی شارەکان زۆرتر داواکاری بژێوی و ئابووریان هەیە. چینی مامناوەندی شارەکان زیاتر لەسەر ئازادیە مەدەنی و سیاسیەکان جەق دەکەنەوە. ژنان وەک هێزێکی پێشڕە و لە خەبات دژی هەڵاواردنی ڕەگەزی و سەپاندنی ئیدۆلۆژی، خوێندکاران و ڕووناکبیران وەک هەڵگرانی ڕوانگە ڕەخنەگرانە و ئازادی خوازەکان، کەمینە نەتەوەیی و ئاینیەکان
خاوەنی داواکاریە تایبەتەکانی خۆیانن لە دژی هەڵاواردنی پێکهاتەیی. جیم. ئەلەنگاری و بربەستەکانی بەردەم خەبات و ناڕەزایەتیەکان. سەرەڕای بەرفراوان و بەردەوامی ئەو خەبات و ناڕەزایەتیانە، بەڵام لەگەڵ کۆمەڵێک بربەستی جدی بەرەوڕوون، لەوانە سەرکوتی تند و سیستەماتیک لەلایەن هێزە ئەمنی و سەربازیەکانەوە، نەبوونی ڕێخستنێکی یەکدەست و ڕێبەرایەتیەکی یەکگرتوو، بوونی کەلێن و ناکۆکی لە نێوان گروپ و لایەنە جیاوازەکانی ئۆپۆزیسیۆن، ئاستەمبوونی پێکهاتەیی پەیوەندیەکی خۆڵ لە نێوان داواکاریەکانی چین و توێژە جیاوازەکان، کاریگەری گوتارە ڕاست و لیبراڵیەکان لە نێو بزوتنەوە ناڕەزایەتیەکان. سێهەم. ئەستراتیژی سۆسیالیستی بۆ خەباتی ئازادی خوازانە. ئەلف. پێویستی پەیوەندی داواکاریە دموکراتیک و چینایەتیەکان. لا ڕوانگەیەکی سۆسیالیستیەوە، خەبات بۆ دیموکراسی و ئازادی لە ئێران ناتوانێت لە خەبات لە دژی نایەکسانیە ئابووری و چینایەتیەکان جیابێت. ئەستراتیژیەکی سەرکەوتوو دەبێت پەیوەندیەکی قوڵی لە نێوان داواکاریە دموکراتیکەکان واتە ئازادیە سیاسی و مەدەنیەکان و داواکاریە ئابووری تەوەرەکان واتە دادپەروەری کۆمەڵایەتی شکل پێبدات. داواکاریە هاوبەشەکانی چینی کرێکار، ژنان، کەمینەکان و گروپە بندەستەکانی تر بەهێز بکات و وێڕای ڕەخنەگرتن لە گوتارە نێولیبراڵیەکان ئالتەرناتیڤێکی پێشکەوتوو دادپەروەری تەوەر بخاتە ڕوو. ب. ڕێخستن و هاوپشتی لە خوارەوە. بەهێزکردنی ڕێخستنی سربەخۆ لە ئاستە جیاوازەکانی کۆمەلگەی مەدەنی پێویستە، لەوانە بەهێزکردنی ڕێکخراوە سربەخۆ کرێکاری و پیشەییەکان، دروستکردنی تەوەرەکانی هاوپشتی و هاوخەباتی لە ئاستی خۆجێیی و ناوچەییدا، بەهێزکردنی بزوتنەوەی ژنان وەک یەکێک لە پێشەنگەکانی خەباتی ئازادی خوازانە، پەرەپێدانی گوتاری یەکسانی خوازی لە نێوان بزوتنەوەی خوێندکاری و توێژی لاوان، پێکهێنانی پەیوەندی لە نێوان خەبات و ناڕەزایەتیە کرێکاریەکان و بزوتنەوە مەدەنیەکان. جیم. ئاسووی سۆسیالیستی و دموکراتیک. ئاستۆی داهاتوویەکی ئازاد و دادپەروەرانە بۆ ئێران دەبێت لەسەر ئەو بنەمایانەی خوارەوە بێت. دموکراسی هاوبەش و ڕاستەوخۆ لە هەموو ئاستەکانی کۆمەلگا، خاوەندێراتی کۆمەڵایەتی بەسەر سەرچاوە سروشتی و پیشەسازیە گرنگەکان، مافی یەکسان بۆ هەموو هاوڵاتیان بەبێ ڕەچاوکردنی ڕەگەز، نەتەوە، ئاین و ئاراستەی جنسی و جێندێری، بە فەرمیناسینی مافی دیاریکردنی چارەنووس بۆ نەتەوە جیاوازەکانی وڵات، هاوپشتی لەگەڵ بزوتنەوە پێشکەوتن خوازە ناوچەیی و جیهانیەکان. لە کۆتاییدا پێویستە بڵێم کە بە شێوەیەکی گشتی خەبات بۆ ئازادی و دموکراسی لە ئێران لە بارودۆخێکی دژوار و ئاڵۆزدا بەردەوامە. قەیرانە پێکهاتەیەکانی ئێستەی ڕژیم زەمینەی بابەتی بۆ گۆڕانکاریە بنەڕەتیەکان دابین کردووە، بەڵام بەدیهێنانی ئەم گۆڕانکاریانە پێویستی بە ڕێخستنی زیاتر و هاوپشتی و وشیاری هەیە. لە ڕاستیدا ڕوانگەیەکی چەپ و سۆسیالیستی بۆ ئەم خەبات و ناڕەزایەتیانە بە جەختکردنەوە لەسەر پەیوەندی چڕوپڕی ئازادی سیاسی و دادپەروەری ئابووری دەتوانێت ئاسوویەکی ڕوون بۆ داهاتووی ئێران دەستنیشان بکات. مێژوو ئەوەمان فێر دەکات کە هیچ ڕژیمێکی سەرکوتگەر هەرچەندەش بەهێز بێت لە بەرامبەر ویست و داخوازی و خەباتی یەکگرتوانی جەماوەر لە پێناو ئازادی و دادپەروەریدا ناتوانێت بۆ هەمیشە بەردەوام بێت. ئەوەی کە لەمڕۆدا پێویستە بریتیە لە هەوڵدان بۆ گۆڕینی ئاخێز و ناڕەزایەتیە پرژ و بڵاوەکان بە ئاراستەی بوون بە بزوتنەوەیەکی ڕێکخرا و یەکگرتووی خاوەن ئامانجێکی ڕۆن و استراتیژێکی یەکگرتوو.